لە تەوری دۆماندا میوانداری یاریزانێکمان کردووە کە پلەی سێمی لە پاڵەوانێتی ڕۆژ ئاوای ئاسیا بەدەستهێناوە. ئەویش خات و دڵسۆز عوبێدە یاریزانی گۆڕەپان و مەیدانە. خات دڵسۆز بەخێر سەرەتا پیرۆزبایی و لێکەین بە هیوای سەرکەوتنی زیاتر. سەرەتا بە دڵسۆزخان بناسین لە کێکەوە دەست کردو بە یاریکردن چۆن بوو بەشداری ئەو پاڵەوانێتیت کرد؟ بەڵێ من دڵسۆز عوبێد لەدایک بووی شاعرۆچکەی پیرەمەگرونم لە 2002 دەسم کردو بە یاری گۆڕەپان و مەیدان پێشتر لە یانەکانی سەرچنار و پێشمەرگەی هەولێر و پاشان نزیکەی 11 ساڵە لە ڕیزیانی سیروانی نوێم و با بەردەوامی لە 2011 هەتا 2020 یاریزانی هەڵبژاردەی عێراق بووم پاشان بەهۆی دابڕانم بەهۆی پێکانێکە و ئەنجامدانی نەشتەرگەریەوە دابڕام ئەم ساڵ بۆ جارێکی تر گەڕاومەتەوە ڕیزی هەڵبژاردەی عێراق. سەرکەوتوو بن یاخوا پیرۆزیشە کۆتا پاڵەوانێتیتان پاڵەوانێتی گۆڕەپان و مەیدان بوو لەسەر ئەوە قسەمان بۆ بکەی لە وەتمامی لە وڵاتی قەتەر ئەنجام درراوە. بەڵێ کۆتا پاڵەوانێتی کە 26 تا 29 مانگی 4 بوو لە وڵاتی قەتەر لە شاری دۆحە بەڕێوە چوو بە بەشداری 12 وڵات کە ئەو وڵاتانە بەشداریان کرد کە لە غەربی ئاسیایان عێراق یەکێ بوو لە هەڵبژاردە بەشدارەکان و بە ڕێژەیەکی زۆر یاریزانە و بەشداری کردبوو کە ئێمە 12 کچوو نزیکەی 18 کوڕ بەشداریمان کردبوو توانیمان لەو پاڵەوانێتیە پلەی سێم بەدەست بێنین کە توانیمان 24 مەدالیای ڕەناوڕەن بەدەست بێنی لەوانە 8 ئاڵتون و 7 زی و 9 برۆنزمان بەدەست هێنا لە پاڵەوانێتیەکەیە 5 یاریزانی کورد خەڵکی شاری سلێمانی بەڵێ یانی نیشتیمانی عێراقی بەڵێ وەکو هەڵبژاردەی عێراق و 5 یاریزانی کورد لە شاری سلێمانی و بەشداریمان کردبوو کە توانیمان با هەر 5مان 9 مەدالیا بەدەست بێنین. هەر 5شتان خانم بوونیان بەڵێ کچ بووین کولەن بۆ خانمان بوو یا هەردوو ڕەگەز هەردوو ڕەگەز بوو. لەوێ یاریەکان چۆن بەڕێوە چوو و بەشداریکردنی ئێوە کوردێک لەو یاریە تا چەند گرنگە؟ بەڵێ یاریەکان 4 ڕۆژ بوو ئیتر بەپێی ئەو جەدۆلی کە دانراوە یاریەکان بەڕێواچێ بۆ نمونە یاریەکەی ئێمە کە سەمەتر بربەستە لە ڕۆژ یەکەمی پاڵەوانێتیەکەیە بەڕێوە چوو من و یەکێ لە هاوڕێکانم کە ئەویش هەر کوردە و خەڵکی سلێمانیە بەشداری ڕاکردنەکەمان کردوانیمان مەدالەی زی و برۆنز بەدەستبێنی لە ڕاکردنەکە پاشان بۆ ڕۆژی سێم ئێمە یاری ترمان هەبوو لە ڕۆژی چوارەمی شایاریمان هەبوو کە توانیمان لە ڕاکردنی پۆستە 4 فی سەمەتر کە 4 یاریزانە ڕائەکەین توانیمان مەدالەی زی و بەدەست بێنین. وەکو کورد تا چەندێک گرنگ بوو ئێوە بەشداریتان تێدا کرد ینی یاریزانە کوردەکان کە بگەنە ئەو پاڵەوانێتیانە بەڕاستی گرنگە و پلەیەکی باشیشتان بەدەست هێناوە. بەڵێ ئێمە وەکو یاریزانانی کورد ینی ماوەی چەند ساڵێکە لە ڕیزی هەڵبژاردەی عێراقین پێم وابێ ئەگەر بڵێم یاریزانە کوردەکان بە تایبەتی کچان چونکە ئێمە لە کوڕانە تۆزێک لاوازین لە ساحە مەیدانە یاریزانە کوردەکان بەڕاستی بڵێم پشکی شێرمان بەرەکەوێ لە هەڵبژاردەی عێراق بە تایبەتی لەم پاڵەوانێتی ئێمە ئەو 5 یاریزانە 2 مەدالیای ئاڵتون لەگەڵ 2 برۆنزە بەڵێ 2 برۆنز و زیوێک ئەمە لە یاریە تاکەکان و 3 مەدالیای تریش لە یاریە با بڵین بەریدەکانە بەدەستمان هێنا و ئێمە یعنی لە هەڵبژاردەکە جێگەیەکی خۆمان هەیە ئەتوانین با بڵین بیسەلمێنین کە کوردیش هیچی کەم نییە با بڵین لە نەتەوەکانی تری عێراقا. دڵسۆزخان لەو پاڵەوانەتەیە کە بەتایبەت پاڵەوانەتەیە کە مەسە زیاتر لە چەند وڵاتێک تێدا بەشدارە بن ڕەنگە بەشێکیان بە پشتیوانێکی مادی زۆر باش یان زانستی نوێی وەرزش لەو بارەیە بە تەکنۆلۆژیای نوێ ئەمە تا چەند واکە مەسەلەن هەم یاریزانەکان هەم ئەو باڵێن یانەی نیشتیمانی باڵێن تەقەبی عێراقی سوود لەم دەرفەتانە وەربگرێ وەروە دەرفەتێکی باشیش بێ بۆیەوە بتوانن ئەزمونێکی ئەکادیمی ترانە یا خۆت ئەزمونێکی نوێ بکەن و چ تەسیرێک لەسەر یاریزانەکانەکەوە هاتنەوەی ئێوەش بۆ ئەو یاریزانانەی کە هێشتا بەشدار نەبوون چاو لێەوە بکەن ئاستی وەرزش لەو بارەیە بەتابەت لە گۆڕەپان و مەیدان بەرەو بەرزتر بچێت. بەڵێ تۆ کاتێکە چیتە پاڵەوانێتێکی دەرەوە ئەبینیت ئەو وڵاتە چەند گرنگی بۆ یاریە ئەدات یعنی بیرەکەی تۆ لە وڵاتەکەی تۆ ڕعبێکی ئەوەشە نییە بە تایبەتی ئێستا ئێمە کە چوینە قەتەر من نەک قەتەر من نزیکەی 12 وڵات گەڕاوم هیچ یعنی
عێراق یعنی چۆنەڵی ڕۆبێکی ئەو وڵاتانە شتی نییە تۆ پێویستیت بە ساحەیەەکە یعنی مەلعبێکی ڕێک و پێکەکە بەڵێ تەمرینی تیا بکەی پێویستیت بە ئەدەواتەکە تۆ مثلەن من یاریزانی ماوانە ئەم پێویستم بەوەیەکە بەلایانی کەمەوە بیزمەوانە لە ساحەکەی هەبێ یان خۆت پێویستت بەستاندە پێویستت بە زۆر شتەکە ئێمە بەڕاستی ئەو شتانەمان ناڵێم نیمانە هەمانە هەنێ جار مدەڕیبەکان خۆیان با بڵێن دروستیەکەن یا خۆت ئەچن ئەیکڕن ناڵێم نیمانە هەمانە بەڵام کە تۆ چیتەوە پاڵاوانێتەوە سیرەکەی ڕێژەیەکی زۆر ئەدەوات هەمووی چۆنەڵی شتی زۆر باشە هەر حەزەکەی بچیت لەوێ تەمرینکەی وڵات هەبووە با بڵێن لە ڕووی بوونی کەرەستە وەرزشیەکانەوە زۆر لە عێراق پێشکەشوتر بێ گۆڕەپانی هەبێ بۆنونە ساحە و یاینی تایبەتی هەبێ بەڵام یاریزانەکانی لە دوایەوە هێندەیەوە توانیان نەبێ بێگومان ئێستا بۆ نمونە ئێمە پلیسێمە بەدەستێنە ئەگەر سێری وڵاتی لوبنانکەیت ئەوان هێکێکن لە ئەو وڵاتانی کە یاریگەی زۆر باشیان هەیە پێم وابێ ئەجیزە و ئەدەواتی زۆر باشیان هەیە کوێتێشێکە لە وڵاتانی کە پشگیرێکی زۆر باشەکرێن و ساحەوشتی زۆر باشیان هەیە بەڵام چییە لە عێراقا یاریزانی زۆر باش هەیە ئەگەر یاریزانەکانیش ئاستێکی باشیان نەبووە بێگومان لەو پاڵانێتێ ئێمە نەمانەتوانی 24 مەدالیا کۆ بکەینەوە پلەیسێمی پاڵانێتێکە بەدەستبێنی زۆر باشە ئێوە ینی بۆم لە بەشداریکردن لە هەر پاڵەوانێتێکە پێویستان بەخۆ ئامادەکردن هەیە ماوەیەک پێش ئەوی کە بەشداری ئەو پاڵەوانێتیە بکەن ئامادەکاریەکان چۆن بوو ئێوە ڕاهێنەرەکانتان تا چەندێ هاوکار بوون ئەم پێنج کچەکە کوردن و بەشداریتان کردووە چۆن خۆتان ئامادە کرد یاری ساحەمەدان هێکێکە لەو یاریانەی بەردەوام پێویستی بەوەی مەشقی ڕۆژانیانی ئێمە ڕۆژەکان ئەگەر لە هەفتەیەکە 6 وحدە نەکەین بێگومان 6 ڕۆژ بە بەردەوامی مەشق و ڕاهێنانەکەین ئیتر ئێمەش پێش پاڵاوانێتێکە ئیتیحادی عێراقی ڕای ئەگەینی کە پاڵاوتن هەیە یاریزانەکانە چون بۆ شاری بەغدا پاڵاوتنەکەن ئیتر لەو پاڵاوتنە ڕقم مێدانێن کە تۆ تاهیلی ئەو بتوڵەیەکەی تر تۆچی بەشداریەکەی ئەگەر توانیتت ئەو ڕقەمە بکەی ئەوە لەگەڵ هەڵبژاردەکەی سەفەرەکەی ئێمەش پێشتر ئەگەر بڵێم ئێمە ئاگاداری ئەوە نەبووین کەم پاڵاوانیەتی هەیە چونکە ئێمە خۆمان بۆ پاڵاوتنێکی تر حازرەکرد کە ئەوش پاڵاوتن بوو بۆ بتوڵەی عەرەب کە مانی شەژ ئەنجامەدرێ بەڵام ئاگادار کراینەوە کەەوە هەیە ئێمەش لەگەڵ ڕاهێنەرەکەمان سەفەری بەغامان کرد و چوین بەشداری ئەو پاڵاوتنەمان کرد و خۆشبەختانە توانیتم لە ڕاکردنی سەمەتر بەربەستا ڕاستە لە پاڵاوتنەکەی من ڕقەمی تاهیلی بتوڵەکەم نەکرد بەڵام پلەیەکە من بەدەستێنا و توانیم بچمەوە ڕیزی هەڵبژاردەکە سەرکەوتوو بیاخوات دۆسۆسخان مەسەن ئەم مەدالیانەی کە بەڕێز زۆر پیرۆز بیاخوایانەی یاریزانی ترمان هەیە مەسەلەن یان لە کۆمەڵێک بواری ترا کە مەدالیای واژ وەرناگرن لە وڵاتانی تر بەس لە بەروی بەشداری پاڵەوانتەکەیان کردووە یەک دنیا خەڵاتەکرێن یەک دنیا پێشوازیان لەیەکی ئێوە چوون هاتنەوە ئەو هەموو مەدالیایەتان هێناوە مەسەلەن لە عێراق چۆن پێشوازی لەوە کرێکە تیپەکە توانیوێتی چەندین خەڵات نۆ خەڵات بەس وەربگرێت چەند خەڵاتێکی ئاڵتون و برۆنز بۆ ئێوەش گەرم و گورتر بن بۆی جارێکی تر بەشداری پاڵەوانتیتان کرد بە دڵنیایەوە تۆ دەزانی چی چاوەڕێتەکە پاداش دەکری گەرم و گورتر بی بەڵێ ئێمە تەنها ئەوەی پێشوازی کرا ڕۆژی شەمە بوو لەلایەن لیژنەی ئۆلۆمپی عێراقەوە خەڵاتکراین تەنها ئەوە بوو بەڵام من ئەمێ یعنی بە دەرفەت ێزانم لە ڕێی ئەم بەرنامەیەوە گلەی لە بەرپرسانی وەرزشی شارەکەی خۆم بکەم چونکە بەڕاستی ئێمە دوو کچمان مەدالیای ئاڵتونیان بەدەستێنا ئەسڵەن وەکو وتم نۆ مەدالیامان هێنایە بەڵێ هەر لەگەڵ خۆمانان دانەیەکان لەگە خۆمان لە نادیە ئاسیا عەزیز و کوردستان بەمۆکە یعنی بڵێم بۆ شاری سلێمانی ئەمە یەکەم دەستکەوتی گەورەی گۆڕەپان و مەیدانە بڕوان بێ ینی 100% دروستە قسەکەم چونکە چەند ساڵێکە ڕاستە مەدالیامان هێناوە بەڵام ئاڵتونمان نەهێناوە بەڵام بەرپرسانی وەرزش بە تایبەتی وابزان بۆردی وەرزشی هەیە لیژنەی ئۆلۆمپی هەیە بەڕێوەبەرایەتی وەرزشی هەیە هەتا ئێستا هیچ کەسێک
شتێک ینی تەنها با کۆمنتێکیش پێم وابێ دەستخۆشی لێ نەکردوینە چونکە ئەمە ئەگەر تۆ کەسێک پاڵپشتت بێ بێگومان ئەتوانی باشتر خۆت بەرەو پێش بچی حەزەکەی زیاتر گرنگی بە وەرزشەکەت بدەیت ئێمە هەتا ئێستا هیچ کەسێک تەنها پێشوازێکیشی لێ نەکردوینە تەنها ئەوەی لەلایەن نیژنی ئۆلیمپیک عێراق ئاگادارن ڕۆشتون 5 یاریزانی کورد بەڵێ ئاگادارن چونکە ئێمە هەر کەسەمان لە ئەکاونتی خۆمانەوە بەڕێز کاکەرێز جەمالێکێکە لەوانەی من دەستخۆشی لێ یەکەم ئەو لە هەر پاڵەوانێتێکا بێ ینی ئەبێتە چۆنە بێ ئەبێتە ڕاگەیانکارێکی زۆر باش لە ئەکاونتەکانی خۆیان لە پیجەکانی ترە شل لەسەر ئێمە بڵاوەکاتە و زانیویشیانە بێگومان زانیویانە چونکە یاریزانی کورد خانمیژمن لە شاری سلێمانی لە هەرێمی کوردستان دەچن بەشداری پاڵاوانتێکی نێودەوڵەتیەکەن هەموو شەناستی باش بەدەستێنن بە مەدالیایەوە گەڕێنەوە لە پاڵاوانتێکی جیاوازتر ئێمە زۆر جار بینین گرنگی بە بواری 2 گۆڵی و یاخود کۆمەڵێکی لەو بابەتانە درێ بەڵام مەسەلەن هەر هیچ تامە ڕاستیمەیەک رێز لێنانێک بە خێراتنەوە کوڕ ئێوارەخوانێک وەنیە یعنی خۆشە هەر دەستخۆشێک لێ بکات زۆر خۆشە بۆ یاریزانەکە یعنی ئەتوانی بڵیت لەلایەن کەس بەرپرسانی شارەکەمەوە شتێکم بۆ کراوە بڕواکەی یاریزان هەبوو لە شاری بەختاوە لە لایەن پارێزگاری هەولێرە و پێشوازی لێ کراوە ئێمە لە شارەکەی خۆمانە هیچ بەرپرسێک تەنانەت ئەوانەی نازانم هەنێ بەرپرس هەیە کە لە وەرزشن لەم شارەیە هەر لەوەی ئێمە هەر نەناسن بەداخەوە بەڕاستی جێ نازانین بڵم چی زۆربەی شتەکانی تر کە ڕاهاتوین لەسەری بەس ئەمە قەت نەبووتە هۆی سارکردنەوەی ئێوە یاخود کشانەوەتان لە هەندێک پاڵەوانێتی لە هەندێک یاری ینی ئەگەر بەڕزیشتانە بە ڕەنگە ئەو کەسانی کە لەگەڵتان لایەنەکانان ببێتە هۆی سابوونەوە بەشداری نەکەن یاخود زۆرترین توانیان نەخەنەگەر بۆ ئەوی کە بەشداری ئەو پاڵەوانێتیانە بکەن بەگومان ئەوە نابێتە هۆی ئەوەی ئێمە سار بینەوە چونکە ئێمە خۆمان هەوڵ بۆ باشترینی خۆمانە دەین ئەوەی ئەیکەین ئێمە بۆ خۆمانی ئەەکەین ینی ئەگەر پشتگیریمان بکرێ ئەوە زیاتر هەوڵی زیاترە دەین ئەگەر پشتگیریشمانەگرێ بێگومان خۆمان کەس و کارمان ینی با بڵێن ئایلەکەمان پشتگیریمانەکە لە ڕاهێنەرەکەمان نادیەکەمان پشتگیریمانەکە بەڵام ئەوە خۆشە بۆ ئێمە ئەبێ بەوەی کە بتوانین زیاتر گرنگی بە خۆمان بدەین زیاتر بتوانین شتی باشترکەین لەوەی ئێمە یاریەکە ئێمە پێویستی بە زۆر شتە بێ ئێمە ڕۆژانە ئەچینە قاعی ئاسنەوە پێویستمان پێ ئەگەر ئەوان سپۆنسەری ئێمە بکەیان لە ڕووی خۆراکەوە چۆنەڵی مکەمیلاتی غذاییەوە ئەگەر ئەوان یارمەتی ئێمەدەن سپۆنسەرێکمان بۆکەن ئێمە ئەتوانی زۆر باشتر بین ئەو بەرپرسیارەتی لەسەر شانمانە تۆزێک کەمترە بێتەوە. جا ینی بەڕاستی بمانەوە نەمانەوە زانین کە ئافرەتان زۆر کەم لە بواری وەرزشا دەرەکەون لە کۆمەلگای ئێمەیە و قورسە بۆیان ینی بەڕاستی یاریکردن و ئەسڵەن بەشداریکردن لە پاڵەوانێتیە ینی بەشداریکردنی ئێوە تا چەندێک گرنگە بۆ بوون بنمونە بۆ ئەوانی تریانی هەر هیچ نەبێ گرنگی بە بواری وەرزش بدرێ با بڵین پاڵەوانێت هیچ نەبێت بەڵێ زۆر گرنگە چونکە تۆ ئەوەی لە خواردەوەی با بڵێن مەبەستم ئەوەی لە خواردەوەیە ها ئەو یاریزانانن هێشتا نەگەیشتونەتەوە ئاستا تموحێکیان بۆ یعنی تموحێک ئەیانگرێ وەکو تۆ هەوڵە دەن ئەیانەوە بگەنە ڕیزی هەڵبژاردەی عێراق ئەیانەوە بەشداری پاڵەوانێتیەکان کەن ئەوان چاو یعنی بەشداریکردنی ئافرەت زۆر گرنگە بەڕای من چونکە ئەوانەی کە هەن کە تازە دێنە ناو بوارەکە و چاو لە تۆوە کە نەگەر تۆ بچیتە پاڵەوانێتێکەوە ئەنجامێ بەدەستبێنی بێگومان ئەوانیش هەوڵە دەن زیاتر خۆیان هیلاکەن زیاتر بێن یعنی تەمرینەکان بە جدیکەن بۆی بتوانن لە پاڵەوانێتیەکانە بەشداری بکەن و مەدالیەک بەدەست بێنن. ئەم ئاستەبەرزەی یاریزانانی کورد لە هەڵبژاردەی نیشتیمانی چەندێک واکە لە ئاستی هەڵبژاردەی نیشتیمانی زیاتر فۆکس بخەنە سەر یاریزانەکانی بۆ بڵێن هەرێمی کوردستان یاخود ئەو یانانەی ڕەنگە وەکو ناوبانگێک زۆر ناوبانگیان نەبێ بەڵام یاریزانەکانیان ناوبانگیان زۆر بێ و بۆ ئاستی دەرەوەش هیچ فیدباکێک هەبووە یان بۆ ئەوەی دیسان چاویان لە یاریزانانی دوای ئێوەش وە هەوکات ئێوەش بێت. بێگومان یاریزانی کورکە ئەچێت ئێمە بجگەلەوەی لە هەڵبژاردە عێراق یانەکانی عێراقیش یاریزانی کورد پشکی شێری هەیە لە یانەکانی عێراقا لە پاڵەوانتی ڕابردووە بەشێکی زۆر لە کچە کوردەکان هەکە
پێم وابێ هەمووی خەڵکی سلێمانی بوون لە بۆ یەکێ لە نادیەکانی بەغا یاریان کرد و نادیەکە بوو بە یەکەمی عێراق کە چەند ساڵە پێشمەرگی سلێمانی یەکەمە بێ بەڵام بەهۆی یاریزانە کوردەکانە ئەو یانەیە ئەو نازناوی لە پێشمەرگی سلێمانی سندەوە خۆی یەکەم بوو ئەمە ئەوە ئەگەینێ کە یاریزان کچە کوردەکان توانەیەکی زۆر باشیان هەیە ئەگەر لە هەڵبژاردەشانە بن بتوانن لە نادیەکانە پلەیەکی زۆر باش بەدەست بهێنن و پێم وابێ چەند یاریزانێکمان هەیە وەکو خۆیان باسی ئەکەن کە لە دەرەوە با بڵێن لە وڵاتانی ترەوە داوایان لێکراوە کە بتوانن یاریان بۆکەن بەڵام بەهۆی ئەوەی کە هەڵبژاردی عێراق ڕێگە نادا یاریزانەکانی بچێتە دەرەوە ناتوانن بچنە دەرەوە یاری بکەن. یعنی چۆن ڕێگە نادا؟ چۆن ڕێگە نادا ئەو وەکو تۆپی پێنی ینی بچێتە نادیەکە و ئەو هەڵبژاردەی وڵاتێک بۆ نمونە ئەوێت ئەم یاریزانە بەرێت بیکە بە یاریزانی وڵاتەکەی خۆی بەڵام پێم وابێ وەکو باسییان کردو هەڵبژاردەکە ڕێگە بەوە نادەکەم یاریزانە بچێ بۆ ئەو هەڵبژاردەیە یاری بکات. کەمێک باز لە یاریەکانی گۆڕپان و مەیدان بکەی و ئەو خەڵاتانی وەرگرتووە تایبەتە بە کامیان؟ بەڵێ گۆڕپان و مەیدان خۆی لە کۆمەڵە یاریەگرێتەوە کە یاریەکان ڕاکردنەکان هەیە بازەکان هەیە هەڵدانەکان هەیە کە پێوترێ ڕەمیات کە نزیکەی 19 یاری ئەبێت ئەکرێت من بەشدارم لە خۆمەک و یاریزانی ڕاکردنی سەمەتر بربەستم کە سەمەترە و دەبەربەزدانراوە تۆ بەسەریا بازەدەیت ئەم خەڵاتیانم لە ڕاکردنی سەمەتر بربەستا بەدەستێناوە یاریەکتری هەیە پێوترێ پۆستە کە پۆستە 4 یاریزان لە ساحەکە با بڵێن ساحەکە کە 400 مترە یاریزانی لە 100 متر ئاوەستێت و 400 مترەکە تەواوکات ئەم خەڵاتەشمان بە هاوکاری دوان لە کچەکانی ترکە کوردن و یاریزانێکیش کە عارەبە بە هەر چوارمان توانیمان پلەی دووەم بەدەستبێنی لە دوای وڵاتی لوبنانەوە. پاڵەوانەتیەکان کە با بڵێن ئێمە ئەکرێت و ئێوە باسمان لەوە کرد ئەزمونێکی زیاتر وەرەگرن ئەمە واکات با بڵێن لە ئەو پاڵەوانەتیانی هەر با بڵێن لە ئاسیا هەمانە پێم وابێ یاخود لە ئاستی ئەگەر نێودەوڵەتیەکانی تریش دەرفەتێکی زیاتر بۆ ئێوە بڕەخسێ بتوانن لەگەڵ هەڵبژاردننی نیشتیمانی جارێکی تر بەشدار ببنەوە یاخود هیچ دەواازەیەک بۆ ئێوە کاتەوە بۆی ئەم خەڵاتانەوە هەڵبژاردننی نیشتیمانی چاوی زیاتر لەسەر ئێوە بێت تموحی زیاتی لەسەر ئەو توانە وەرزشانەتانە بێ بۆی بەشداری بکەن لەو پاڵەوانەتیانە. بەڵێ تۆ کە چیتە پێشەوەی بچیتە ڕیزی هەڵبژاردی عێراقەوە لە یانەکانەوە چی بەشداری پاڵەوانتی عێراقەکەی کە بەشداری پاڵەوانێتێکت کرد ئەگەر ڕقەمێک یا خۆپلەیەکی باشت بەدەستێنا ئەچیتە ڕیزی هەڵبژاردی عێراقەوە کە ئەچیتە ڕیزی هەڵبژاردی عێراقەوە با بڵێن ئەو ساڵە کە پاڵەوانێتی هەبێ ئێستا غەربی ئاسیا هەبوو ئەمساڵ تۆ لە غەربی ئاسیا نەتیجەیەکی باشت هێناوە پاش ئەوە پاڵەوانێتی وڵاتانی عەرەب هەیە تۆ ئەگەر بتوانیت بەشداری پاڵەوانێتی وڵاتانی عەرەب بکەی لەوێ نەتیجەیەکی باش بەدەستبێنی هەر ئەمساڵ بتوڵەی ئاسیا هەیە ئەگەر بتوڵەی ئاسیاش توانی لەوێش نەتیجەیەکی باش بەدەستبێنی ئیتر زیاتر بۆ پاڵەوانێتی جیهانیەکان ئەبێ ڕقمێکی تاهی لە بکەی ناتوانانی کە ئەگەر مەدالی ئاسیاشت هەبێ ناتوانانی ڕێک بچیتە پاڵەوانێتیەکانەوە بێ ڕقمێکی تاهی لە دانراوە با بڵێن ئەبێت تۆ ئەوە بەدەستبێنی پاشان تاهیلی پاڵەوانێتی جیهانیەکانکەی بەڵام دەورەی ئاسیاوی هەیە دەورە عەرەبی هەیە ئەمانە ئەتوانیت بەو ئەنجام و مەدالیانی بەدەستی تێناوە لەگەڵ وەکو هەڵبژار دەتوانانی بەشداربینە وەکو هەڵبژاردە ڕاهێنانەکانتان هەڵبژاردە لە کاتی با بڵێن دەورەیەک ئۆلۆمپیاتێک کرێتەوە پێکەوە کۆ بنەوە هەڵبژاردنەکەن ڕاهێنانەکەن یاخود ئێوە لە یانەکانی خۆتانە ڕاهێنانەکەن ئێمە هەمانە معسکراتمان هەیە بەڵام زۆر کەمە بەڵام ئێمە هەر لە خۆمان لەگەڵ ڕاهێنەری خۆمانە تەمرینەکەین ئەگەر ئەوەش هەبێ بۆ نمونە گەر معسکرێکی تەدریبی هەبێ 20 ڕۆژ بێ 3 هەفتە بێ بۆ نمونە هەموو یاریزانەکان کۆکەنەوە بۆ نمونە ئەم چەند ساڵێکە نەکراوە بەڵام پێش چەند ساڵە 2007 بوو دوو جار ڕۆشتین بۆ وڵاتی ئازربایجان لەوێ معسکرێکی تەدریبی کرابەوە کە نزیکی 20 ڕۆژماینەوە لەوێ هەموو یاریزانەکان بەیەکەوە مشق و ڕاهێنانمانە کرد. خاوت دڵسۆزێمە کاتمان زۆر نەماوە پێم باشە باس لەوکی کە کاریداتان چیە بێ چۆن بەشداری پاڵەوانێتی عەرەبەکەم وەکو ئەوی کە ئاماژەت پێکرد مانگی 6 ئەنجام بدرێت. ئێستا ئێمە کە گەڕاینەوە لە بەغا هیچ
يعني عفو كچوین بۆ قەتەر و هاتینە بەغا کە گەڕاینەوە ئیسراحەتمان نەکردو دەستمان بە ڕاهێنان کردوێتەوە ڕۆژانە وەکوتم هەموو هەفتەکە تەنها جومعان مەجالمان هەیە ئیسراحەتکەین دەستمان بە ڕاهێنان کردوێتەوە خۆمان حازرەکەین پاڵەوانێتێکی خوار 23 ساڵ هەیە ئەو یاریزانانی شمولی ئەو پاڵەوانێتێک سەفەرەکەن ئەوانەی تر ئەمێننەوە خۆیان حازرەکەن بۆ پاڵەوانێتی عەرەب پێم وابێ پێش پاڵەوانێتی عەرەب بە 20 ڕۆژ دیسان پاڵاوتنێکە کرێ بۆ یاریزانەکان بۆی بزانن کام یاریزانە زۆر باشە ئەوە بەشداری پێکەن ئێمەژۆک و کچانیانی سیروانی نوێ باڕاهێنەرایەتی مامۆستا شەمام مەشق و ڕاهێنانەکەین بۆی بتوانین دووبارە پشکێکمان بەرکەوێت و بچینەوە هەڵبژاردەکە و بتوانین هێکە لە نازناوەکان بەدەستبێنین. هیوای سەرکەوتنتان بۆ. سەرکەوتوومە دووبارە بە هیوایەوەی هەمیشە لە لوتکەیە بمێننەوە دووبارە پیرۆزباییتان لە یەکەین. سپاس بۆم دەرفەتش بێمەتان بەخشی خات و دڵسۆز بێت یاریزانی گۆڕۆپان و مەیدان کە لەم تەوەریە لەگەڵمان بووی کە پلەی سێم لە پاڵەوانێتی ڕۆژاوای ئاسیات بەدەستهێناوە سەرکەوتووی ئینشەڵا سپاس بۆ زانیاری ڕوونکردنەوەکان. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان.